پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا لەوەتەی هەیە ئاڵۆزە و هیچ کات ڕێکەوتنەکانی نێوانیان لە چوارچێوەی ڕێکەوتنێکی سیاسی تێنەپەڕیوە. دەوترێت ڕێکەوتنەکان کە لە ڕابردوو هەبووە زیاتر سیاسی بوون و لەسەر بنەمای یاسایی و دەستوری نەبوون، بۆیە کورتخایەن بوون و سەرنجام هەموو شتێک تێک چۆتەوە. بەداخەوە ڕێکەوتنەکان لە ڕابردووە ڕێکەوتنی زیاتر سیاسی بوون، نەک ڕێکەوتنێکی پرۆتۆکۆڵی لە چوارچێوەی یاسا و لەسەر بنەمای دەستوریەکان بێت. بۆیە پێویستە بەڕاستی ئەبێ هەرێمی کوردستان واز لەم حاڵەتە بێنێ، ئەبێ ڕێکەوتنەکان ڕێکەوتنێک بن لە چوارچێوەی پرۆژە یاسایە جێی بکرێتەوانێ، سیغەکان دیاری بکرێ، بۆی لە کاتی جێبەجێکردنی لایەنە پەیوەندیدارەکان کە بیانەوێ شایستەدارەکانی هەرێم جێبەجێکەن تووشی گرفتی یاسایی نەبنەوانێ. ئێستا ئەم وشەی کە گرفتی دروست کرد بۆ شایستەدارەکانی هەرێمی کوردستان کە لە بودجێ ساڵی 2023 دەنگی لەسەر درا بریتی بوو لەوەی کە باسی نەفەقاتی فعلی کرد، کە لە کاتێکە یەکێتی و پارتی بەشدارن لەوێ لە حکوومەت و لەگەڵ لایەنە سونی و شیعەکانە حکوومەتیان پێکەناوە، بەڵام چۆن ئەمە بەسەریانە تێپەڕێ بپرسیارە لەوان بکرێت. دیارترین ئەو گرفتانەی لە نێوان هەرێم و بەغدا هەیە و نەتوانراوە چارەسەر بکرێت کێشەی یاسای بودجەیە کە هەر لە سەرەتاوە هەرێم هەوڵی داوە کێشەکان لەسەر بنەمای سیاسی چارەسەر بکات. ئەوەش گرفت بووە لە بەردەم جێبەجێکردنی یاسای بودجە. مەسەلەی نەوتەکە حەل نەبێ هەمووی پێوەستە پێکەوە. جگە لەوە حلێکی تر ئەوەیە کە لە ساڵی 2024 یاسای بودجە تعدیل بکەین، بەم تعدیلە بەشە بودجەی هەرێم موچەی موچە خۆران لە ئینفاقی فعلی جیا بکەینەوە، هەموو مانگێ لە کاتی خۆیان بەبێ گرفت دێ. ئەو کاتە ئەگەر گرفتەکانی هەرێم و بەغداش هەر هەبن، ئەو بەشە بودجەی کە دەرەوەی موچەیە با نەیەت بۆمان، بەڵام 913 ملیاری موچە زامنەکەین بەما. ئەمە بەشێکە لە چارەسەرەکە کە دەبێ حکوومەتی هەرێم بێت تعدیلی قانونەکە بدا بە عێراقیش حکوومەت ڕەوانەی پەرلەمانی کامەش دەکەوێتە ساڵی ئایندە. بەهۆی ئەوەی لە دوای ساڵی 2023ەوە پارتی وێچێتی بەرژەوەندیە حیزبیەکانیان خستۆتە پێش بەرژەوەندیە نیشتیمانیەکان و نەیانتوانیەوە نوێنەراتی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێم لە بەغدا بکەن، کێشە بنەڕەتیەکان وەکو خۆیان ماونەتەوە و تەنیا هاوڵاتیانیش باجەکەیان داوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.